بەناوی خوای بەرز و بێهاوتە جوانترین سڵاوی ئێمەتان پێشکەش بینەرانی عزیز و خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان پڕبێت لە خۆشی و شادی و کامەرانی. عزیزان خۆشحاڵ و بەختەوەرم کامڕۆ لەگەڵ هاوکارم شوان لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ بە کۆمەڵک تەور و بەرگە و بابەتی نوێ و جیاوازەوە هاتوونێتەوە خزمەتتان بە هیوای ئەوەی کە تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بتوانن تا کۆتایی بەرنامە بینەرمان بن و لەگەڵمان بەردەوام بن. زۆر سپاس شێداخان بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزانم کاتتان باش بەختەوەر و ئاسوودە بن لە بڕگەکانی ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژ باس لە ناوەڕۆکی پەروەردەی ئیسلامی وەروها گرفتەکانیان کەم و کوڕەکانی ئەو پرۆگرامە دەکەین لەگەڵ چۆنیەتی وتنەوەی یاخود چۆنیەتی ئەو بابەتانەی کەوال بەپێ قۆناغەکانی خوێندن هەیە لەبەرەوەی بابەتێکی گرنگە وەروها هەستیارە پێویستێکی گرنگی پەروەردەیە. لە بەشی دووهەمی پرۆگرامەکەشماندا باس لە هۆکارەکانی دواکەوتن وەروها بەرز نەکردنەوەی پلەی فەرمانبەرانی شارستانی دیارە لە یەکی لە کۆمەڵێک لە فەرمانبەران بەپێی وەزارەتە جیاوازەکان پلە بەرزکردنەوەیان بۆ کراوە، بەڵام بۆچی تاکو ئێستا فەرمانبەرانی شارستانی پلە بەرزکردنەوەیان ڕاگیراوە. هەوڵ دەدەین لە ڕێگەی پەیامبەرانیشمانەوە لە شار و شارۆچکەکان کۆمەڵێک زانیاریتان بۆ بگوازینەوە. وەڵا بەرزان لە پرۆگرامی پەیامی ڕۆژ هەمیشە لەگەڵ ئەم تەوەرە سەرەکیانەدا کۆمەڵێک بڕگە و بابەتی دیکەمان بۆ ئامادەکردوون وەک بڕگەی زانیاری و کۆمەڵێک VT. وەک هەمیشەش سەرەتا دەچینە لای بڕگەی کەش و هەوا. فەرموون با پێکەوە بینەربین. بەڵایزان لە بەشی یەکەمی پرۆگرامەکەماندا باس لە کەم و کوڕیەکانی وانەی پەروەردەی ئیسلامی دەکەین وەروەها چۆنیەتی باشکردنی لە ڕوانگەی ناوەڕۆکی پرۆگرامەکە وەروە ئەو هەوڵانی بۆ دەستکاریکردنی لەگەڵ ئەو مامۆستایانی کە دەبێ پرۆگرامەکە بڵێنەوە. بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەحمەد کەرکووکی هەندامی سکرتاریەتی یەکێتی مامۆستایانی کوردستان. مامۆستا ئەحمەد سڵاوی خوات لێ بێم کاتت باش. ئەگەر لەوە دەسێکم بەڕێستان وەکو مامۆستایەک ئەزمونێکی زۆر ئەگەر دراسات و وەروە خوێندنەوەت هەبێ بۆ وانەی پەروەردەی ئیسلامی لە ئێستادا لە هەرێمی کوردستان ناوەڕۆکی پرۆگرامەکە هیچ کەم و کوڕێک گرفتێکی تێدا هەیە؟ بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان دەستخۆشیتان لێ دەکەم. بەنسبەت پرۆگرامی پەروەردەی ئیسلامی و پرۆگرامەکان بەگشتی بە تایبەتی دوای ڕاپەرین 191 حکومەتی هەرێم بە کۆمەڵێک بیانووە کە دەستکاری پەروەردەی ئیسلامی و بابەتەکان بکرێ. ئێمە لەگەڵ گۆڕانکارین منهەج پێویستە ساڵانەیان 4 ساڵ جارێ بە پێ ئەو پێوەرەی دانراوە دەستکاری بکرێت لە بواری زانستی و فیزیا و کیمیاوانە. بەنسبەت پەروەردەی ئیسلامی خۆتان ئەزانن کە
تاکە پەروەردەیە لە هەرێمی کوردستان لە ناوەندەکانی خوێندن بخوێندرێت و بۆ ئەوەی قوتابیان سوودی لێوەربگرن. بەڵام بەداخەوە هەر لە دوای ڕاپەڕینەوە ساڵ بە ساڵ یان 4 ساڵ جارێ بەهۆی دەستکاریکردن و کەمکردنەوەی بەڕاستی ئەو بەهایی پەروەردەی ئیسلامی کە جێگای تمۆحمانە جێگای ئاواتمانە ئەوە لە ناوەڕۆکەکەی کەم کرایەوە. ئەویش بەوەی کە پەراوێزکردنی پەروەردەی ئیسلامی بەوەی کە ئێستا ئەبینین لە وانەکانی ئەخیرە خوێندرێتەوە کە مامۆسای پسپۆری نییە کە بەداخەوە بۆ مامۆسای پسپۆری هونەر و وەرزش وانە هەمووی مامۆسای پسپۆری خۆی بۆ دانراوە، بەڵام بابەتی پەروەردەی ئیسلامی مامۆسای پسپۆری زۆر کەمە. لە کۆی 7000 قوتابخانە 1200 مامۆسای پسپۆر هەیە. ئەو مامۆسایانەی تر ئەو قوتابخانانەی تر بە مامۆسای لاوەکی یا مامۆسای زمانێکی تر یان جاروا هەیە پڕیان کردوتەوە بە بۆی دەرسی عەرەبی نەفەوتێ و جاری واشە بۆ بە بەڵگەوە لامە مامۆسای مەسیحی وانەی پەروەردەی ئیسلامی وتۆتەوە. ئەمە ئەوەمان بۆ دەردەخا کە حکومەتی هەرێم و وەزارەی پەروەردە بە پلان دژی پرۆسەی پەروەردە و پەروەردەی ئیسلامیە، چونکە ناکرێت بەڕاستی ئەو دەرچووی شەریعانە کە زانستە ئیسلامیەکان پسپۆرن ئەوان وانەکان دەبێ بڵێنەوە. چۆن بۆ پەروەردەی مەسیحی و پەروەردەی یەزیدی مامۆسای پسپۆری خۆی دائەنەن و ناوێرن ئەگەر کەسێکی تردا بنەن بۆ پەروەردەی ئیسلامی بەو شێوەیە. بەڵێ پەروەردەی ئیسلامی لە ناوەڕۆکی کەم کراوەتەوە و ئێستاش لە چاپی تازەیە بەڕاستی کۆمەڵێک بابەت لە ناوی دەرکراوە کە ئێمە وەکو یەکێتی مامۆستایان و بەرپرسی لیژنەی پەروەردە لە یەکێتی مامۆسایان چەندین جار لەگەڵ وەزارەت و لەگە وەزیر و لەگە پرۆگرامەکان دانیشتوینە. هۆکاری چییە؟ پرۆسەی پەروەردەی ئیسلامی بەو شێوەیە کەم کراوەتەوە، بەو شێوەیە دەستکاری ئەکرێ و ئەوانەی کە لە پرۆگرامەکانن لیژنەی پرۆگرامەکان بەڕاستی کەسی پەروەردەیی نین، بە معنای ئەوە کەسی پسپۆری نین لەو بوارەوە کە بزانن لە قۆناغی یەکی سەرەتای هەتا دوانزەی ئامادەیی بە چ شێوەیەک مەنهەجەکە دابدرێت لەگەڵ قۆناغی منداڵەکان بە تایبەتی ئێستا بە نەبوونی ناوەڕۆکی پەروەردەی ئیسلامی کێشە زۆر بووە. باشە مامۆستا، کەواتە بۆچی هەمیشە و بەردەوام دەسەڵات هەوڵی لاوازکردنی پەروەردەی ئیسلامی دەدات؟ ئامانجی چیە لە لاوازکردنی ئەموانەیە؟ بۆچی تەنها پەروەردەی ئیسلامی دەزانین لە کاتێکدا بە تایبەت لەم دۆخی ئێستادا زۆر گرنگە بۆ کۆمەڵگا؟ هۆکاری ئەم لاوازکردنە یاخود ئەم گۆڕینی پرۆگرامی پەروەردەی ئیسلامیە بۆچی؟ هۆکارەکانی زۆرە. یەکەم حکوومەتی هەرێم و وەزارەتی پەروەردە بەڕاستی کەسانێکن کە پرۆسەی پەروەردە و خوێندنیان لاگرنگ نییە بە تایبەتی پەروەردەی ئیسلامی. خاڵێکی تر لە سەروی خۆیان کۆمەڵی ڕێکخراوی نێودەوڵەتی تەنانەت زانکۆی ئەهلی هەیە لە کوردستان کە بە پلان و بە بەرنامە ڕێنمایی ئەداتە وەزارەی پەروەردە و حکوومەتی هەرێم دەبێ پەروەردەی ئیسلامی و پەروەردە نەمینێ بەو شێوەیە. کەمکردنەوەی پەروەردە یعنی تەنانەت ئەگەر سەیری مەنهەجەکەشکەی ئەو وێرانەی کە پیشانەدات ئەوە بە ناوی ڕۆژوگرتن و حکومەکانیەتی چوە ڕسمی خواردنم بۆ ئێنێ. ئەمە لە پەروەردەی ئیسلامیە دوو کەس پۆلی قۆناغی 17 ساڵین سەیرەکەی نیوەلەچکێکی کردوتەوە. ئەمە لە کوێی ئیسلام جێبێتەوە؟ ئەمە هەمووی لە چاپی تازەی پەروەردەی ئیسلامی تایەتی کە وەزیری پەروەردە ئەڵێ وەڵام من ئاگام لێ نییە لە کاتی من گۆڕانکاری نەکراوە. ئەمە هەمووی بە بەڵگەیەوە تا لەسەر شاشەکەی بەڕێستان. یعنی کۆمەڵێک شت لا دراوە کە ئینسان کە سەیری ئەکا ئەزانێ ئەمە لە خزمەتی تایفەیەک لە خزمەتی کەمینەیەکە. تۆ لە 195 قوتابیانی موسڵمانن لە هەرێم موسڵمانە تۆ بێیت دەستکاری بکەی بەڵێ تاسیری نێودەوڵەتیە بۆ ڕازیکردنی ئەوانە بەس بۆەوەی بەڕاستی یعنی جێی داخە و ئەو کەسانەی دانیشن کەسانی پسپۆر نین. بۆیە بەڕاستی دژایەتی پەروەردەی ئیسلامیەکەن بۆیە هی ئەوە نییە هەرباز بکرێ. مەسەلەی تلیاکە، مەسەلەی جگەرە خواردنە، نێرگلە خواردنە، موزلێدانە لە ناوەندەکانی کچان و کوڕانیش بەڕاستی کە ئەم هەموو دیاردەیە هەیە. مەسەلەی گزیکردن و قۆپیەکردنە، ئەمانە کۆمەڵێک بابەت. مەسەلەی بێڕێزی بەرامبەر مامۆستا کۆتا شتیژەوە بوو ئەو دوو مامۆسایە کە لە هەولێر بوونە قوربانی دەستی قوتابی
کە ئەمە بەڕاستی لە ناوچوونی مامۆستا لە ناوچوونی پرۆسەی پەروەردە و خوێندنە کەواتە ئەم هۆکارانە هەموویەتی گرنگینەدانی حکوومەتی هەرێم و وەزارەی پەروەردە بە پەروەردەی ئیسلامی دانانی کەسانی ئەلمانی لەو شوێنەیە جۆنەگرتن لە کەسانی پسپۆر و لە کەسانی شارەزا کە لە هەموو لایەکەوە هاوارەکرێ نەبوونی پەروەردە ڕوخاندنە گەندەڵی زیادبوونە ناپاچیە بە هەموو شێوەیەک وە کۆمەڵێک کەناڵی گۆڕینی پرۆگرامی خود منهەجی پەروەردە پێشنیارە یاخود بڕیارە و درا و تەواو دەبێت بگۆڕدرێت. بەڵێ گۆڕینی پرۆگرامی پەروەردەی ئیسلامی منهەجی پەروەردەی ئیسلامی ئەمە تەنها پێشنیارێکە و کراوە یاخود بۆتە بڕیار و دەبێت بگۆڕدرێت. طبعا ئەمە بڕیارە ئەمانە بەنسبەت منهەجی و پرۆگرامی پەروەردەی ئیسلامی ئەمە بە بڕیاردایەنن ئەمە بە تەوجیهە لەسەرەوەی خۆیانە چونکە ئاخیر شت کە لە منهەجی پرۆگرامەکان دانرا کە دەبێ پسپۆرەکان منهەجێکی تەواو دابدرێت کەسانی سەرپەرشتیان لە هەموو شارەکان بەشدار بوون لەو لیژنەیە. من ئاگدارم لە 18 ئەندامە 16ی داوای کرد ئەم منهەجەی کە ئێستا هەیە نابێ هەبێ منهەجێکی تۆکمە و جوانیاندانا کە لە یەکی سەرەتایی هەتا نۆی بنەڕەتی بە داتاشۆ پیشانی ئەو لیژنەیاندا کە لە وەزارەتی پەروەردەیە بەڵام بەداخەوە وەزارەتی پەروەردە ئەو لیژنەیە دوای ئەوەی کە هەوڵیاندا و پرۆژەیەک و بەرنمەیەکی تۆکمە هەبێ یەکسەر لیژنەکەیان ڕاگرتووە. من ئاگدارم خۆم دەبواە ئەندام بم لەو لیژنەیە لە ڕێی سکرتاریەتەوە لیژنەکە بۆ ڕاگیرتراوە من بە حکومەت ئەڵێم بۆ لە سەروی خۆیانەوە ئەمریان پێکردووە ئەوە تا لە منهەج محەممەد ڕەسوول الله صلی الله عليه وسلم لا دراوە لەم چاپەی کە ئێستا دێ ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم لا دراوە ئەمانە لە پێناوی چێ لا دراوە بۆچی لا دراوە وەڵامیان نییە ئەمە تەوجیهە لەسەرەوە لە ڕێکخراوی نێودەوڵەتی ئەمە کارەساتە بەڕاستی بەم شێوەیە تەعامل لە 1995 مسلمانانی کوردستان بکرێ یعنی حیسابی ئەقەلیەش ناکرێ بۆ منهەجی پەروەردەی ئیسلامی سەرەڕای ئەوەی کە ئەوە تا لە ناوەڕۆکەوە کراوە. بەڵێ خلافەکە جوانە و ڕسمێکی جوانە بەڵام بێ ناوەڕۆکە. کەواتە مامۆستا ئەحمەد لێرە و پرسیارە دێتە کایەوە حکوومەت لە پای چی ئەومان کرد وەتمان ڕەنگە باس لەوە کرد کە ڕەنگە یاعازی سەرتر هەبێت کەواتە ئەو فەراغانە چین دەستی حکوومەتی دەستکراوە کردووە بە ئاسانی پەروەردەی ئیسلامی دەگۆڕێ ناوشیاری یان لایەنە پەیوەندیدارەکانی ترە ئێمەی خێزان و کۆمەلگا کە مناڵەکانمان ئەو پەروەردەیە دەخوێن و خۆشمان نازانین بۆچی لە کۆتاییاک بڕیار بێ کۆمەلگایەک بێت و 1970 ئەوەندەی مسلمان بێت و پێمان خۆش بێ مناڵەکانمان پەروەردەی ئیسلامی بخوێنن خێرە هەمووی بێدەنگە و ڕازی بووە یعنی ئەم کارەی کە حکوومەت دەیکاوا بە ئاسانی تێپەڕە بێ بەسەریا ئەمە کێ لی بەرپرسیارە بەدەر لەو لایەنە پەیوەندیدارانە ئێمە کەسوکار و برای و خوشکی قوتابیانیش نابێ وشار بین نابێ هەڵوێستمان هەبێ یاخود ڕێکارە یاسایەکان چی بکرێ بۆی ئێمە بڵێن ڕازیمان نییە مناڵەکانمان ئەم پەروەردەیان لێ بگۆڕدرێ بە پێچوانەوە ئەو منهەجەی تر پێویستە هەبێ بۆچی نییە. پرسیارێکی بەجێیە بەڕاستی کەم تەرخەمی دایک و باوک ئەوە بەڕاستی وە ڕای جادە مامۆسایانی بەڕێز بەڵێ مامۆسایان هاتوۆتنە سەرخەت بەڵام بە پێی پێویست نییە ئەرکی دایک و باوکە بەڵێ من ئاگدارم لە زۆر قوتابخانە لە کاتی کۆبوونەوەی دایک و باوکان ئەو دایک و باوکانە داوای ئەوەیان کردووە کە ئەم بابەتانە نابێ بەم شێوەیە دەبێ پەروەردە نەماوە گلەییان زۆر کردووە بەڵام بەداخەوە زۆر لە پەروەردەکان نایگەێنە سەرەوەی خۆیان بۆیە ئەرکی دایک و باوکە بەڕاستی خەمی ڕۆڵەکانیان بێت یعنی چۆن مامۆسای خصوصی بۆ بابەتەکانی تر ئەگرن و بە مەلاین دینار سەرفەکەن بۆ منداڵەکانیان لایەنی پەروەردە ئێهمال کراوە دەبێ ئەمانەش خەمی ئەوانە خەمی مامۆسایانی منبەرە بەڕاستی دەبێ بە ئاگا بێن و باسی بکەن بەڵێ باس کراوە خەمی ڕێکخراوەکانە خەمی لایەنی ئیسلامیەکانە بەڵێ ئەگەر ئەمانە هەوڵێکی جددی بدرێت ئەمانە ناتوانن دەستکاریکەن بۆ مێژووی ئاینەکان کە هەمووی هاتە سەرخەت هەموو لایەنەکان باس کرا حکوومەتی هەرێم وەزارەی پەروەردە ئیشەکەی ڕاگرتووە نەیتوانی دەست ببێ بۆ ئەو کەیسەیە چونکە کەیسێکی زۆر خەتەرە تۆ بتەوێت کۆمەلگا بەرەو هەڵدەران ببیت و پەروەدەیتیانێلی بەڕاستی ئەرکی ئەمانە هەمووی دەبێ بێنە سەرخەت
بە مامۆسایانە بە ڕێکخراوەکانە لە ڕێکەناڵەکانە لە ڕاگەیاندنەکانە بە تایبەتی دایک و باوک دەبێ فشارێک بکەنە سەر حکوومەتی هەرێم وەزارەتی پەروەردە ئەم ڕۆڵەی ئێوە ئەمانەتە لەسەر شانتان دەبێ خەمی زیاتری بخۆن دەبێ ناڕزایی دەرببڕێت بەرامبەر ئەم منهەجە من کاکڵەیەکی جوان و ناوەڕۆکێک بێ ناوەڕۆک بەڕاستی ئەمە زۆر خەتەرە یعنی کۆمەڵێک کەیسە دەستیان بۆی بردووە ناوەڕۆکی پەروەردەی ئیسلامیان کەم کردوتەوە ئەمە دەبێ ڕابگرترێت و ئێمەش لە یەکێتی مامۆسایان یاداشمان داوە چەندین جار لە سکرتاریەتەوە کتابمان کردووە ئەمە بەڕاستی ئاشتی کۆمەڵایەتی تێکەدا ئەمە لە پێناوی چی پەروەردە و پێگەیاندن داڕوخاندن لە هەرێمی کوردستان بکرێت بەم شێوەیە کە ئێستا ئەدینی کە لە پەروەردەی ئیسلامی کە خۆداپۆشین بەڵام لێرە لەچکی لەسەر نییە نیوە لەسکێکە کە تەمەنی زیاترە یان محەممەد ڕەسوول الله خوای گەورە ناوی بە گەورە هێناوە بە هیچ کەسێک ناتوانێت ناوی پێغەمبەر صلی الله علیه وسلم کەم بکرێتەوە ئەوە خوا بەرزی کردوتەوە تۆ ئەتەوێت نۆکەرایەتی بۆ دەوڵەتەکانی تر بکەی ئەوانەی کە ئەم دەستیان بۆ ئەم کەیسە بردووە ئەو دیکتاتۆریانەی پێشوو چیان بەسەر هات دەبێت دەرز وەرگن دەبێت دەست لەوانە وەرگن نامانەوێت کەسانێکی ئەلمانی منهەجی پەروەردەی ئیسلامی دابنات و دژی پەروەردەی ئیسلامیە کە خۆم لەگەڵ لیژنەکانە دانیشتومە بەڕاستی کارە ساتە ماوەستا ئەحمەد ینی بەڕاستی ئەمێ زۆر ڕاشکاوانە چەندین جار لە بەڕێز وەزیری پەروەردەیان پرسی پرۆگرامی پەروەردەی ئیسلامی دەگۆڕدرەیە گۆڕانکاری تێدا دەکەی یا لا دەبرێت ڕاشکاوانە دەڵێن نەخێر لای نابین گۆڕانکاریمان تێدا نەکردووە و ئامادەژین ئەو کارە بکەین وەک باست کرد بەڵگە و کۆمەڵێک دیمەنی ژێمە دەبینین کە هیچ چاپی نوێیە بەڕاستی ئەوەندە گۆڕانکاری کراوە یاخود ئەوەندە لە پەروەردەی ئیسلامی کەم کراوەتەوە لە بەهاکەی لە ئێستا بەپێی کۆتا چاپی پەروەردەی ئیسلامی لە قوتابخانەکانە نیشانەی پرسیاری لەسەر بێ گرفتی تێدا بێ ناوەڕۆکەکەی تەواو دەستکاری کرابێ بەڵێ گۆڕانکاریەکی زۆری تیا کراوە لە بابەتی پەروەردەی ئیسلامی بەڕاستی کە جێ ئەوەیە کە ئێمە ئاماژەی پێ بدەین و بابەتەکەش زۆر ترسناکە داتاکات زیاتر لە 8 ئاەت لە منهەجی 7 و 8 و 9 گۆڕاوە زیاتر لە 35 فەرموودە لادراوە زیاتر لە تقریبان 10 بابەت وانە لەو سێ قۆناغە لادراوە کەم کراوەتەوە بەدەیان ئاەت و فەرموودەی لە ناوی نەیان هێشتۆتەوە چەندین وێنە هەیە دەستکاری کراوە کە ئەو وێنانە هی ئەوە نییە لە ناو پەروەردەی ئیسلامی هەبێ کە ئەوە چەندانەیە کە لەسەر شاشەکەیە پیشانە درێ بەدەیان بەڵگەم لا هەیە کە لەم چاپەیە گۆڕانکاریەکی زۆر کراوە و ئەو منهەجە گۆڕانکاری تەواوی لێ کراوە بەس لەو سێ قۆناغا کە سێ قۆناغی هەرزەکارە حەساسترین قۆناغا بەم شێوەیە تعاملی لەگەڵەکرێ بەڵێ تاقە سەحابەمانەیە گاوانی کوردی لە منهەجی پەروەردەی ئیسلامی لە یەکی سەرەتایی هەتا 12 یەک سەحابە هەیە ناوی گاوانی کوردیە کە کورد شانازی پێوە بکات ئەوەیانیش لاداوە کە پرسیارەکەی بۆ لادراوە وەڵامیان نییە باشە گۆڕانکاریانە کراونەوایەتی فەرمودانی کە لادراون لە ناو بابەتەکە یان محەممەد ڕەسوول الله صلی الله عليه وسلم بۆ لادراوە ئەمە هەمووی کارەساتە بێزگە دەیان بابەتی تر لادراوە مامۆستا خۆت پرۆگرامەکەت خوێندۆتەوەکەوەی کە باسیەکەی تو ئاماژەی پێدەدەی کە گۆڕانکاریێکی تێداکراوە کۆمەڵە ئاەت و فەرموودە لادراون لە شوێنی ئەم ئاەت و فەرمودانە چی دانراوە چ شتێک دانراوە گۆڕانکاریەکە چییە کە لە پرۆگرامەکەدا کراوە تەبەن لە جێ ئەو ئاەت و فەرمودانە پێشتر لە ڕوونکردنەوەی وەزارەتی پەروەردە بە تایبەتی بەشی پرۆگرامەکان باسی ئەوەی کرد کە ئەو بابەتانەی کەلامان داوە ئێمە لە شوێنی تر جێ ئەەکەینەوە بەڵام بەداخەوە من دراچەی هەر هەموویم کردووە لە هیچ شوێنێ جێی نەکراوەتەوە من لێرەوە بە وەزیری پەروەردە و پرۆگرامەکان منەڵێم گاوانی کوردی تاکە سەحابەیە 6 سەرچاوەی سەرەکی لەسرە هەر وەکو سەلمان فارسیەوانە جێ ئەوەیە کە فەخر و شانازی بێوە بکەین لاتانداوە لە چ شوێنێ جێتان کردوتەوە یانە ئاەت و فەرمودانتان لاداوە لە چ شوێنێک کۆمەڵێک بابەت لادراوە لەوانەکە زیاتر لە دەوانە هەر لادراوە وانە بابەتی سەرەکیە لەسەر مەسەلەی خوای گەورەیە لەسەر عەقیدەیە لەسەر باوەڕە ئەمانە هەمووی لادراوە لەسەر کۆمەڵێک ئاداب و نەریتەیە کە هەرزەکار زەرورە بیزانێ
پێیانم وتووە لە چۆ جێی کراوە با لە چاپەکەیە پێمان بڵێن و لە چ شوێنی کراوە نەخێر شوێنی نەکراوە بەڵکو کەم کراوەتەوە ساڵ بە ساڵ پرۆگرامەکان کەمەکرێتەوە بۆ ئەوەی بە تایبەتی ناوەڕۆکی پەروەردەی ئیسلامی نەمینێ چەند سەرپەرشتیاری پەروەردەی ئیسلامیمان هەیە کە لە بەخا بەدەیان سەرپەرشتیار هەیە چەندجا پەروەردەی ئیسلامی لە قۆناغی ئیمتیحانی وزاریتان کە جاران لە 100 بوو ئێستا لە 120 لە کاونتدوتانە بە زمانی عەرەبی بەڵام لە بەغا لە 100 تاقیکردنەوە لە پەروەردەی ئیسلامیە کرێت جیایە لە زمانی عەرەبی ئەمانە بۆ لە پێناوی چی لە پێناوی ڕازیکردنی چ شتێک بۆیە بەڕاستی ئەمە کارەساتە ئەمە بەڕاستی ئەمەیان بەڵگەیەترە لەسەر ئەوەی کە وەزارەتی زانکۆی ئەمریکی بە کتابی ڕسمی بۆ وەزارەتی پەروەردەوەوانەی ناردووە کە دەبێت گۆڕانکاری لە مەنهەج و لە پرۆگرامەکان بکرێ نردوێتی لە 2009 ئەمە بە دیکۆمێت لامە باوەڵامیان هەبێ بەرامبەر ئەمانە زۆر خەتەرە بە تایبەتی پەروەردەی ئیسلامی ئێمە دەبێت کۆمەلگامان بەرەو ئاخارێکی تەندروست ببین بەرەو بەهاکان ببین بەرەو ڕەوش ببین کارەساتە لە هەموو لایەکەوە هەر نەک لە پەروەردەی ئیسلامی فەرموو لە کەرتی تەندروستی لە کەرتی زراعە لە کەرتی هەمویان کارەساتە ئەو هەموو مادە دێتە ناو هەرێمی کوردستان بە تایبەتی بەنزینی هەمووی تووشی نەخۆشی هاتووە ئەمەش تووشی نەخۆشی ئەخلاق و ڕەوش هاتووە ئەو هەموو کارەساتە بەسەر پەروەردە و بەسەر ئەو خەڵکی کوردستانە هاتووە مامۆستا ئەحمەد ئەو بابەتەی باست کرد ینی لایەنێکی پەیوەندیداری پێوەست بە حکوومەتی ئەمریکی داوای بەڕسمی لە وەزارەتی پەروەردە کردووە کە مەنهەجی پەروەردەی ئیسلامی لا بدرێ یاخود گۆڕانکاری تێدا بکرێ ئەمە تەقریرێکە لە زانکۆی ئەمریکای سلێمانی بەشێکی تایبەتیان هەیە ساڵانە کۆمەڵی ڕێنمایی ئەنووسن و ئەیدەرە وەزارەی پەروەردە قەیجەکەی خۆشیانی تایە ئەڵێ دەبێت تەنەوع بکرێ تەنانەت باسی جێندەر و ئەوانەشی کردووە کە جێندەر زۆر خەتەرە ئێمە باسمان کردووە ئێمە وەکو سکرتاریەت داوامان لە پەرلەمان کردووە لە لیژنەی پەروەردەی پەرلەمان وشەی جێندەر لە ناو یاسای وەزارەی پەروەردە ئێستا پرۆژە یاسایەکی وەزارەی پەروەردەش هەیە ئاراستەی پەرلەمانی کردووە کە لە 197 مادەیە لە هیچ مادەیەک باسی بابەتی پەروەردەی ئیسلامی نەکردووە کە باسی وانەی ئاین و وەرزش و کۆمەڵێک ئەوە بابەتێکی تایبەتە ئەگەر بکرێ لەسەری قسە بکەیت باسی ئەوەی کراوە کە پەروەردەی ئیسلام بکرێتە پەروەردەی ئاینی باشە یان پەروەردەی ئیسلامی و پەروەردەی ئاینناسی کە لە پۆلی دوانزەیە لەسەر قوتابیانی موسڵمان فەرز کراوە ئاینی یەزیدیە و کۆمەڵێک پرسیاری شاتەوە کێشەی نایەوە باشە من پرسیارم کرد لێیان ئێوە توانن دەستکاری پەروەردەی مەسیحی و پەروەردەی یەزیدی بکەن وتیان نەخێر وتم باشە ئەم پەروەردەی ئیسلامی و ئاینناسیە قوتابی مەسیحی و یەزیدی خوێنێ وتیان نەخێر وتم چۆن فەرزەکرێت لەسەر قوتابی موسڵمان ناکرێت یعنی ئەمە بەڵگەیەکە لە حکوومەتی بەریتانیا باسی ئەوە کە منداڵ لە 1 ساڵی هەتا 18 ساڵی لە 6ەوە هەتا 18 هەرچی ئاینێکی هەبێ دەبێ بخوێندرێت دوای 18 ساڵ خۆی سەرپشکە نابێت ئەمە لە دەوڵەتێکی ئەلمانیە لە دەوڵەتێکی ئەوروپیە بەم شێوەیە تەعاملەکە خێرە لەمەی ئێمە تۆ بڕۆی بابەتی تربێنی لەسەر قوتابیان فەرزی بکەی بە ناوی ئەوەی کە پێکەوە ژیان و یان هەر بابەتێکی تر نە ئەمە بە ناوی ئەوەیە بەڕاستی ئەیانەیە پرۆسەی پەروەردەی ئیسلامی لە ناو بدرێت هیچی نەمینێ ناوڕۆکی نەمینێ پەروەردەیەکی ئەلمانی بێت کە ئەمە زۆر خەتەرە بۆیە هەرێمی کوردستان بە عقارێکی خەتەرا چووە مەتەحەدای وەزیری شەکەم و پرۆگرامەکانەکەم کە ئەوە تا مەنهەجی تازە ئەم بابەتانەی داناوە لای داوە چی کردووە ئەگەر هاتوو ئەم پرۆژە یاخودەم بڕیارە جێبەجێ لە پێناوی چیش کردێتی زۆر باشە ئەگەر ئەم پرۆژە بڕیارە جێبەجێ بکرێت لایەنی خراپی چییە؟ چ کاریگەریەکی خراپی دەبێت لەسەر کۆمەڵگە؟ تەمان لایەنی خراپی هەمومان نەزانین ئێستا بزانە قوتابیانە سەیرەکەی ئەو هەموو دیاردە نامۆیانە لە ناو قوتابخانەکان هەیە مەسەلەی باسم کرد تلیاکە جگەرەیە موزلێدانە
یعنی کۆمەڵێ بابەتی گزیە بابەتی زۆر بابەتی تێر هەیە بەڕاستی کۆمەلگا بەرەو داڕوخانە ئەبات بۆیە من لێرەوە ئاگداری دایک و باوکانەکەم مامۆستایانی منبەر لایەنە ئیسلامیەکان ڕێکخراوە مەدەنیەکان کۆمەلگەی مەدەنی بەڕاستی خەمی پرۆسەی پەروەردە بن چونکە پرۆسەی پەروەردە بربڕی پێشکەوتنی هەموو وڵاتێکە یابان بە یابانی خۆی ئێستاوەتانێ لە یەکی سەرەتایی هەتا سێی متەوەستە بەس پەروەردەیە ئێمە بە وەزارەت دەڵێن پێناسەی پەروەردەمان بۆ بکە پەروەردە چییە؟ بەس بە ناو باسەکرێت بەهاکان چییە؟ لە یاساکە بەس بە ڕەکیکی باس کراوە پەروەردە یانی ڕەوش ڕانی ڕێزگرتن لە باوک لە دایک لە یاسا لە مامۆستا لە هەموو ئەو شتانەی کە لە دەوروبەرمانە دەبێت ڕێزیان لێ بگرین دەبێت دەستپاک بین دەبێت دڵپاک بین دەبێت خزمەت بکەین نیشتیمان پەروەەر بین ئەمانە بەها گەورەکانە ئایا ئەمە ماوە ئێستا لە هەرێمی کوردستان مامۆستا ئەحمەد دەمەوێت وەکو کۆتا پرسیار بۆ کۆتا پەیامی بەڕێزیشت مەسئولیەتی سەرشانی هەر تاکێکمان و وەروە لایەنە پەیوەندیدارەکان پەیامت بۆ هەموو لایەنە ئەوانەی کە لی بەرپرسیارن ئەبێت چی بکەین چی بکرێت ڕێگری لەم کارە بکرێت و من پێم وایە هێشتا ڕەنگە زۆر بن ئەوانەی کە ئاگادار نەبن یا خودوا تێگەێنرابن کە ڕەنگە گۆڕانکاری نەکرابێ و بابەتەکە ئاساییە دەبێ وەزارەتی پەروەردە بەڕاستی دابریشێت لەگەڵ کەسایەتیە پسپۆڕەکانی وانەی پەروەردەی ئیسلامی یان هەر ئیسلامی تەشریع دەبێ ئەوانە منهەجێکی تۆکمە دابدرێت لە قۆناغی یەکی سەرەتایی هەتاکو شەشی ئامادەیی منهەجێک دابدرێ منهەجێکی پەروەردەیی تۆکمە لەسەر ئەساسی پەروەردەیەکی ڕەسەنی کەلتوری کوردەواری بێت دەبێ ئەمە خاڵێکی سەرەکیە ئەو لیژنانەی کە ئێستا هەیە بە تایبەتی ئەو بەرپرسانەی نەناو پرۆگرامەکان ئەمانە بەڕاستی دەبێت لا بدرێن با بە قسەی سەرپەرشتیاری شارەکان بکەن کە لیژنەکە دێت بۆ بە قسەیان ناکرێت بۆ کۆمەڵێک ڕێنمایی چاکیان داناوە خاڵی دووەم ئەرکی سەرشاری دایک و باوکە بێنە جواب لەسەر منداڵەکانیان لەسەر خوێندنیان لەسەر چی ئەخوێندرێت چی ناخوێندرێت ئەرکی لایەنەکانەیە ڕێکخراوە کۆمەلگاکانی مەدەنی ئیش لەسەر ئەو بابەتە بکەن ئەرکی لایەنە ئیسلامیەکانەیە و ئەرکی سەرجەم خەڵکی کوردستانە بە شێخ و بە مەلا و بە سەید و بە هەمووی بەڕاستی بگەنە هانای پرۆسەی پەروەردەی ئیسلامی چونکە ئەمە ساڵ بە ساڵ بەم شێوەیە تەعاملی لەگەڵەکرێ ئەو کاتە کارەساتێکی گەورە ڕوو ئەدات هەر وەکو چۆن لە دەرمان و لە مەوادی ئەکسپایر و لە نەوت و لە بەنزین و ئانە بە سەدان خەڵک تووشی سەرەتان هاتووە ئەمەش بەڕاستی تێکدانی مێشکی کۆمەلگای کوردەواریمانە و زۆر زۆر مەترسیدارە و بە هەموو لایەکەوە ئێمە هەوڵ بدەین بە هەمومانەوە کە من باسی ئەم مەترسیانەکەم ئەمە پاڵپشتیە بۆ ئەوەی حکوومەت بە خۆیان بچێتەوە مراجعەی خۆی بکە بۆ ئەوەی کە ئەوەی دەستی بۆ پەروەردەی ئیسلامی و ئیسلام برد پێشوو چیان بەسەر هاتووە با پند و عیبرەت وەرگرن با خزمەتی ملەتکەن بۆ دوو ڕۆژتر دیفاع بتوانن لە خاک و نیشتیمان و ئاین و دینیان بکەن. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئەحمەد کەرکووکی ئەندامی سکرتاری تێکێتی مامۆستایان زۆر سپاس بۆ ئامادەبوون و سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمە بەخشی. بەڵێزان لە نێو سپاس بۆ ئێوەش بەڵێ دووبارە سپاس بۆ مامۆستا ئەحمەد لە نێو هونەر و هەروەها کاری هونەری کوردی گۆرانیەک خۆشەیە دڵنیام لە یادگاری زۆرێک لە هاونیشتیمانیان هەیە ئەویش گۆرانیەکەی پەیامی عزیزیە کە لەژێر ناونیشانی یەشای مەدینە دیارەم گۆرانیە ئێستا بۆتە گۆرانیەکی تا ڕادەیەک نێودەوڵەتی یەکێک لە هونەرمەندە جیهانیەکان سامی یوسف و توێتەوە بۆ ئارامی دڵدەروون و مێشک ئێمەش کوێ لە گۆرانی یەشای مەدینە دەگرین. رسول الله
نبي الله مدت بالرجاء أيادينا متى ردنا يا رسول الله خائبين يا رسول الله يا شيء مدينة يا شيء مدينة هركز عاشقتان دلي مشكلة دلي مشكلة يا رسول الله باوانا نوت چند خوشه عراقت کولا باوانا بنت ونوشه هر وقت حجیان باوانا لدور بیت الله باوانا ما دوری تو عزیزم يا شافي يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة نفس عاشقتا بلي مشكينا بلي مشكينا بلي مشكينا بلي مشكينا دلی مشکینه بەڵایزان لە بەشی دووەمی پرۆگرامەکەمان باس لەوە دەکەین بۆچی فەرمانبەرانی شارستانی پلە بەرزکردنەوەیان بۆ ناکرێت یاخود ڕاگیراوە ماوەی چەند ساڵەکە ئەو پلە بەرزکردنەوەی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەرز ناکرێتەوە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا هاوژین عەبدوڵڵا مامۆستا زۆر بەخێر زۆر سپاس بۆ بەرنامەکەتان سپاس بۆ بەڕێست ئەگەر لەوە دەست پێکە مامۆستا هاوژین پێم وابێ سێ پلە بەرزکردنەوە شتێکی وا هەیە نزیکەی بەڵێ سێ پلە بەرزکردنەوە ئەو پاساوە یاسایانەی لایەنە پەیوەنددارەکانیان حکوومەتی هەرێمی کوردستان بۆ فەرمانبەرانی شارستانی چییە کە پلە بەرزکردنەوەکانی ڕاگرتووە یاخود دەستی پێ ناکاتەوە سپاس بۆم دەرفەتە حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2014ەوە یاسای پلە بەرزکردنەوەی لەسەر فەرمانبەرانی مەدەنی ڕاگرتووە کامەش پێشیلی یاسای حکوومەتی ناوەندەواتە عراقی کە ئێمە هاوڵاتی عراقین یاساگە لە حکوومەتی عراقی و پەرلەمانی عراقی دەرچووە بە ناوی سەناوەتی خدمەوەتە ساڵانی خزمەتگوزاری بۆ فەرمانبەران کە بە 4 ساڵ جارێک ئێمە تەرفیعێک واتە چەند پلێک بەرزەکرینەوە هەروە ساڵانەش عەلاوەمان بۆ دێتەوە کە حکوومەتی هەرێم بە ڕسمی لە ساڵی 2014 نزیکەی سێ تەرفیعی فەرمانبەرانی مەدەنی ڕاگرتووە کە مەشخۆی لە خۆیدا پێشیلی دەستورە ئەم حکوومەتە زوڵمێکی زۆری خسۆتە سەر فەرمانبەرانی مەدەنی باشە لە ئێستا باز لەوە دەکرێت کە پلە بەرزکردنەوە بۆ سەرۆکایەتەکەی هەرێم دەکرێت نازانین ئەمە تا چەندە ڕاستە بۆچی ئەم جیاوازی ئەکرێت وەڵڵاهی جا ئەگەر ئەوە کرابێ پێم وایە شتێکی زۆر نامەعقولە ئەم حکوومەتە جیاوازی لە نێوان تاکانی کۆمەڵگەدارەکە هەر وەک چۆن پلە بەرزکردنەوەی بۆ سەربازی واتە ناوخۆ یاخود هێزەکانی پێشمەرگە ڕانەگرتووە بەڵام بۆ مەدەنی ڕایگرتووە ئەگەر بۆ سێسەرۆکایەتەکەی هەرێم کە ئەوان فەرمانبەری مەدەنین و سێسەرۆکایەتەکە بۆ بەڕێوەبردننی ئەم هەرێمەیە ئەگەر ئەمەی کردبێ حکوومەتی هەرێم پێم وایە غەدرێکی زۆر گەوری کردووە پێویستە لەسەر ئێمەی فەرمانبەران مامۆستایان تەواوی چون توێژەکانی کە فەرمانبەری مەدەنین لەم هەرێمەدا ئەم زوڵمە قبوڵ نەکەن و بێنە دەنگ پێشم وایە لە داهاتوودا قسەیەکمان دەبێت لەو بارەیەوە هەروەها ئێمە ڕووی دەمیشمان دەکەین وەزارەتی دارایی کە سەر بە بزوتنەوەی گۆڕانە کە بزوتنەوەی گۆڕان لە پێشودا هێزێکی ئۆپۆزیسیۆن بووە ڕوونکردنەوە بداگەرنا
بەرپرسی یەکەم لەم بابەتە بە وەزیری داراییە و هەروەها داوای دەکەین هەڵی بۆشێنێتەوە. مامۆستاژین ڕەنگە قۆناغێک لە 2014 شەڕی ناوخۆی داعش هات کۆمەڵی گرفتی تر هەبوو لە ڕووی ئابوووریەوە قەیرانەکان دروست بوون لە ئێستادا نرخی نەوت بەرز بۆتەوە و کۆمەڵێک بابەتی تر حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕسمی هیچ ڕوونکردنەوەیکی داوە یان هیچ بەڵێنێکی داوە کە ئەم ڕاگرتنە کۆتایی پێدێ یان لەبەر ئەم پێوەرە یاسایانی هەمانە ناتوانین یان قەرەبووی ئەو ساڵانە بکاتەوە کە پلە بەرزکردنەوەکانی ڕاگرتووە هیچ وەڵامێکی فەرمی بەدەست فەرمانبەرانی شارستانی گەشتووە. تا ئێستا بەڕاستی حکوومەتی هەرێم هیچ لێدوانێکی نەداوە پێم وایە گوێی خۆشی لێ خەواندووە. من لەو بڕواایەدام ئەم دەسەڵاتە گوێ ناگرێ چاوێکی نییە بۆ بینین بە بۆچوونی من دەسەڵات تا بێدەنجی خەڵک بەم جۆرە بێت تا خەڵک لەم بێدەنجێدا بژی بەرامبەر بەم دەسەڵاتە ئەم دەسەڵاتە بە هیچ جۆرێک بڕواناکەم دەست بۆ پلە بەرزکردنەوە یاخود ئەو موچە پاشەکەوت کراوە لە دنیاوان دووکاندا پەرژین بەگوڵ بێ موچە دزراوەکانمان کە بە زۆر لێمان زەوت کراوە ئەم دەسەڵاتە بە هیچ جۆرێک گوێ بە و زوڵمە نادەکە لێمەی دەکات پێویستە خەڵکیش ئیتر بێتە دەنگ و کەواتەوەکاریم جیاوازیە بۆ ئەوە ناگەڕێنیتەوە کە فەرمانبەران و مامۆستایان و هاوڵاتیان خۆیان بێدەنگن بۆیە حکوومەتی بەدڵی خۆی دەستکاری هەموو شتێک دەکات گوێ بۆ فەرمانبەر ناگرێت گوێ بۆ مامۆستا ناگرێت گوێ بۆ داواکانیان ناگرێت بە هەموو شێوازێک کە توانین بڵێن هیمالی کردوون. بێگومان ئەو قسەی بەڕێز ڕاستی تێدایە کۆمەلگای بێدەنگ دەسەڵاتی وەکو ئێمەی بۆ دەنێرێ خوای گەورە هیوادارم خەڵک بۆ لەمەودا بە ئومێدەم بە تایبەتی هێزەکانی دەرەوەی پارتیوێکێتیش هەڵوێستیان هەبێت تەنیار خەڵک نەبێ چکە خەڵک بەپێی پێویست ئەوەی توانرا بە تایبەتی مامۆسایانی ناڕازی لە شەقام بوون بە دەژای چەندان ساڵی ڕابردوو ئەوی توانایان بوو کردیان بەڵام ئێمەش ئینسانی نوبیەکەم و کوڕی نەبووین ئەگەر بەم جۆرە بەردەوام بێت پێم وایە حکوومەت موچەکانی مانگانەسی ڕۆژارێکمان پێنادا ستا تۆ بڕوانە من ڕوونکردنەوەیەک بۆ بینەران و بۆ بەڕێستان بدەم من هەموو مانجێک ئێستا حالیان بێژگە ئەو موچەی کە ئەم دەنێ موچەی کە لێم بڕاوک و تەرفیع هەموو ماجێک نزیکەی 300,000 لە موچەکەم کەم ئەم درێتێ بێژگەوەی چەندان جار لێبڕین و پاشەکەوتیش لە موچەکەم کراوە جاوەرە تۆ بۆ ئەو مۆزەفانی کە لە من وەکو تەمەن بە تەمەنترن لەوانەیە مۆزەفە بێ ماگانە 500,000 تا 600,000 ئەم دەسەڵاتە لی ببڕێ پێم وایە ئەگەر بێدەنجی خەڵک وەکو ئەم خوشکە بە ڕێزا مەژەی پێدا بەردەوام بێت دەسەڵات گوێ ناگرێ و لە سەمل هۆڕی خۆی بەردەوام بێت هاوڵاتی و مامۆستا چی بکەنە بێ هەڵوێستیان چی بێت چ ڕێگایەک بگرنە بەر ئەبینین کە ماوەی چەند ساڵانی ڕابردوو چەند جار فەرمانبەر مامۆستا هاوڵاتی هەموو چین و توێژەکان هاتنە سەر شەقام هاتنە دەنگ بەڵام بێ ئەمەل دوجار باشترین ڕێگە چییە کە ئەبێ بیگرنە بەر خۆی لە خۆیدا بێدەنجی خراپە هەتا بێدەنجی هەبێت پێم وایە ئەم دەسەڵاتە گوێ ناگرێ ئەوەی ئاماژەشم پێدا پێشێستا مامۆسایان بە تایبەتی مامۆسایان ناڕازی بەپێی ئیمکانەتی خۆیان توانای خۆیان دەنجیان هەڵبڕیوە بەڵام ئەم دەنگ هەڵبڕینە لەم هەرێمی کوردستانە لە ناوچەیە گواتە ناوچەی زۆنی سەوز زیاتر قەتیز بوو وەک لە ناوچەی زۆنی زەرد ئەگەر ئێمە تێگڕامی لە تێکبین بەدەم یەکەوە بووینایە لە هەموو شار و شارستانی کوردستان بە تایبەتی لە پایتەخت کە پایتەخت بێدەنجی و کوشومەتێکی زۆری پێوە دیارە ئەم دەسەڵاتە ئەم لهوڕی و ئەم هەموو پێشەیلی یاسا و بێڕێزیکردن بە کەرامەتی ئینسان و مافی ئینسان و بێڕێزیکردن بە پێشێلکردنی یاساکانی نەدەگەیاندە ئێستا ماوەستاژین ینی بە پێ و بە دوواداچوونی کردوێتان یا خود لە ڕووی یاساییەوە پرسیارتان کردبێ ینی خێرە توانم بڵێم ئەوان ئەوەی کە با بڵێن فەرمانبەری سەربازیمانە یان موچەخۆری سەربازیمانەیە بەپێک ئامارێک کەمتریش شارستانەکان بێگومان خێرە پارە هەیە یاسا هەیە جێبەجێکرێک کات هەیە تەرفیع و علاوە و لە بەرزکردنەوە بۆ فەرمانبەری سەربازیەکان هەیە تەمەناوانیش مافی خۆیانە لێرە لە نێو کەوانەیە گلەینی بۆوان باسی بەرگریکردن لە مافی ئەوانی کە بۆیان بەرز ناکرێتەوە یعنی ئەمە ئیشی بەوانە لیانە ترسێ چیە بابەتەکانی بۆچی بۆ مامۆستایە کە دوای ئەو هەموو ساڵە خوێنێ بۆی ناکرێ بەڵام پرسیارێکی بەجێ بوو ئێمە هەومان مرۆڤین جا لە هەر سرکێکە کارەکانمان بکەین بۆ نەبەڕێستان ڕاگەیان کارم منێک مامۆستام هاوڕێیەکی ترمان پۆلیسەکەی چێکمان پێشمەرگەیە بەڵام خۆی کێشەکەی ئەم دەسەڵاتی ئێمە ئەوەیە بەخواری لە 31 ساڵی ڕابردوو دەستیان دایە حکومڕانی کردن لە شەڕی ناوخۆ لە تاڵانکردنی ئەم وڵاتە سەرخان و ژێرخانیەوە لەوەلا بۆ دووەلی ئیقلیمی تورکیا و ئێران ئەم دەسەڵاتە من وەکو خۆم ئەوەنەی
کە چاودێری بابەتەکانی ئەم 31 ساڵی ڕابردوون کردبێ ئەمانە سیاسینین ئەمانە کۆمەڵێک خەڵکن لەگەڵ حرمەتمان لە سەرچاوی خێڵ و دەرەبەگ و ئاغا و مەلا و شێخەوە ڕێزم بۆ ئەم فیئانە بە وەکو ئینسان خوانەخواستە بەغەڵەت قسەکانم نەگات ڕێزم بۆ ئەم فی ئەو ئەم بابەتانە بەڵام ئەم دەسەڵاتە ئەم هەموو پۆخڵەواتی هەیە لەم 31 ساڵی ڕابردوودا دێت برادرانی سەربازی و سچکی سەربازی پلەکانیان بەرز دەکات و پارەیان پێدەدا کە زۆربەی زۆری خەڵکانی ناو ئەو فیئانە بەتایبەتی وەزارەتی پێشمەرگە خەڵکانێکی بندیوارن واتە ئەو خەڵکانن کە نافعلین و داوام ناکەن ئەم دەسەڵاتە بۆ ئەوە ئەمەی کردووە بۆ ئەوەی لە هەڵبژارنەکان ئەمانە دەنجیان پێ بدەن وەلا یان کڕیون یاخود بە جۆرێک لە جۆرەکان بەگشت خەڵکانی مەدەنیان دابکەن وەکو ئێمەمانان ئەگەر دەنگێکمان هەڵبڕی یاخود لە شەقام دژی ئەم دەسەڵاتە وەستاینەوە ئەم دەسەڵاتی کوردیە لە 31 ساڵی ڕابردوو هێندە ناشرین بووە کۆمەلگەی کوردی هەپرون و وێران و پارچە پارچە کردووە هەمووانی بەگژیەکدا کردووە بۆ منیی مامۆستا کە بێمە شەقام من بە تاوانی ئەزانم ئەگەر دژایەتی هاوڕێیەکم کە مەکو چالاکیشی مەدەنی لە شەقامە یاخود پۆلیسێکە یاخود ئاسایشەکە ئەوانیش مرۆڤن سەرنجەم ئەوانیش ئینسانن بەڵام ئەم دەسەڵاتە وای لەم کۆمەلگایە کردووە هەمووانی بەگژیەکدا کردووە بەڵام خۆ نایشکرێ ئەم دەسەڵاتە تاسەر ئەم ملهوڕی و ئەم هەموو غەدرەی لێ قبول بکرێت تاسەر بۆی بچێتە سەر من بۆی بەدەنجی خۆمانیە گەڕێن ئەگەر میلەتی ئێمە بێدەنگ نەبێ پێم وانیان دەسەڵاتە بتوانێت تاسەر بەم شێوەی بەردەوام کەواتە مامۆستاوەک دەزانین کە 15 یەکەم ڕۆژی خوێندن دەست پێ دەکات وەکو مامۆستایان هەڵوێستان چی دەبێت هیچ هەڵوێستێکتان دەبێت ئامادەن بژنەوە هۆڵەکانی خوێندن ئامادەن دەست بە خوێندن بکەنەوە یاخود بڕیارتان چیە و ئەتانەوێت چی بکەن بەڵێ سوپاس بۆ پرسیارە بە ئەم پرسیارە جارێ بمێنێ بێگوما قسەمان دەبێ بەڵام میکانیزم و شێوازی ئەوەی کە بۆ داهات و چی دەکەین و چۆن دەبێت باجارێ بمێنێ ئەوە بەس دڵنیا بە قسەی خۆمانمان دەبێت ئێمەش و لەوە زیاتر ئێمە تحملی ئەم بارگرانی و ئەم بێڕێزی و بێیاسایی و پێشەی یاسایە بەرامبەر مافەکەمە قبول ناکەین ئێوە داواکاریەکانتان چین ئایا تەنها لە بەرزکردنەوە یاخود داواکاری دیکەشتان هەیە کە پێم وایە بە مامۆستایانیش لە ساڵانی ڕابردووە کێشەی زۆریانە بێگومان داواکاریەکانی ئێمە دەمێکە بە دەسەڵاتمەوتۆ بەڵام ئەم دەسەڵاتە گوێ ناگرێ پێدانی 30 ڕۆژ جارێک موچە پلە بەرزکردنەوەمان دیاریکردنی پاشەکە موچە دزراوە پاشەکەوتکراوەکانمان لەگەڵ ڕێزمە ئەمە داواکاری سەرەتایی و مافێکی شەرعی خۆمانە کە ئێمە گرێبەستێکمان لەگەڵ ئەم دەسەڵاتە هەیە لەم هەرێمی کوردستانە بۆ منێک 18 ساڵە مامۆستام توانیومە ئەم 18 ساڵە ئەوەی ئیمکان بێت پەروەردەم بەو 18 جیلە کردووە کە بەڕێم کردوون یاخود دەرسم پێوتون بەڵام دەسەڵات نەهاتووە لە بەرامبەر ئەو ئەرکەی من مافەکانم بدە ئەکرێت ئێمە تاسەر لەم دەسەڵاتی بەم جۆرە قبول بکەین و ئەم بێڕێزی بەرامبەرمان دەکات دڵنیا بە بۆ داهات و قسەمان دەوێت بەڵام نازان میکانیزم و شێوازەکە چۆنە ماوەسا خاڵێکی جوانە و ڕوژان وشیاری ئێمەی هاونیشتیمانی و هاوڵاتی بە مامۆستا و فەرمانبەر و کەسوکاری مامۆستا و کەسوکاری فەرمانبەرانەوە چەندێک کاریگەری دەبێت لەسەرەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێز لەو یاسایانە بگرێت کە خۆی دایناون و ڕێز لەو هاونیشتیمانی و فەرمانبەرانی خۆشی بگرێت کە کار بۆ ئەو دەکەن بەڵێ بێگومان ئەگەر ئێمە بە هۆشیارێکی فراوانەوە تعاملمان لەگەڵ ئەم دەسەڵاتە بکردە ئەم دەسەڵاتە نەدەگەیشتم ئاستەی ئێستا کە هیچ ڕێزێک بۆ مرۆڤ و بۆ تاچی کوردانانێ دایک و باوکی قوتابی دەبێ بیری لەوە بکەنەوە کە پەروەردەی ئەم وڵاتە لە لێوای ڕوخان و کەوتندایە بۆ منێکی مامۆستا ئەو قسەیە خۆشانی خۆمەگرێتەوە بەڵام من پێم ناخۆشەکە بەم جۆرە پەروەردەی وڵاتەکەمە بینم مناڵەکانە بینم ئێمە مرۆڤین سەرنجام تەمەنێک بەڕێیەکەین و ئەم دنیا بەجێڵین بەڵام بڕوانە میلەتانی دنیا لە پەروەردەوە پێشکەوتن ئەگەر پەروەردە ڕووخا لە هەر میلەتێکە ئەو میلەتە دروست نابێ ئێمەی کورد بۆچی 40-50 ملیۆن مرۆڤین لەسەر خاکی خۆمان تا ئێستا کیانێکمان نییە تا ئێستا یای بەڕێوەبردنمان نییە وێچێتیشی نەتەوەیمان نییە بێگومان ئێمە ئەبێ دەست بدەینە پەروەردەکردنی خۆمان پەروەردەکردنی تاکەکانمان جا لە قوتابخانە بێت لە شەقام بێت بۆ کرێکارێک بێت بۆ سەرچێکی سەربازی بێت بۆ تۆیکی ڕاگەیان کار بێت بێگومان ئەبێ ئەم پەروەردەیە گشتگیری بکەین تا هەمومان لەم قۆناغە چەق بەستویی و بڵێم
ناجۆریە دەربچین تا بتوانین ئەم میلەتە لەم قۆناغە بگوازنەوە بۆ قۆناغێکی. ماوەساژ باز لەوە دەکەن دەڵێن ئەوەی لە ئێستادا زۆر فرامۆش کراوە گرنگی پێنادرێ و زۆر خراپ بووە سیستەمی پەروەردە و لایانی پەروەردەیە. ئەمە هەر بەڕاستی وایە یان قسەیە یان هەر بەڕاستی باڵێن بوختانیە بۆ حکوومەتیەکەینیان بۆ لایەن دارەکان چکە ئەوە زۆر قسە لەسەرەوە دەکرێت بەڕاستی پەروەردە وێران بووە ڕەنگە زۆر کەس تا وێران نەبێ نەیبینن هەست بەو مەترسیانەکەن ئەوانەی کە چاودێری دەکەن پێشوەختە هەست بە بابەتە بکەن. بێگومان ئەوەی کە بەڕێزت ئەڵی من هاوڕاتمون ئەڵم زۆر خراپتە بواری پەروەردە بڕوانە بۆ نمونە ئێستا لە 15 لە 13 دەرگای قوتابخانەکان دەکرێنەوە وەرە ناو قوتابخانەکان ببینە بزانە بینای قوتابخانەکان چ وێرانەیەکە بڕوانە بزانە قوتابخانە هەیە بێئاوە قوتابخانە هەیە کارەبای بە پێی پێویست نیە من لە قوتابخانەکەی خۆمەوە بۆت باس بکەم لەوانەیە ئەگەر مۆلی دەبێت ئێمە بە پیاوەتی خاوەن مۆلیدەکە 3 ئەمپێر مۆل دەیاوە بە ئەمەی قوتابخانەکەمان تەنیا بۆ بەشی ئیدارە و مامۆسایان بۆ ئیسینساقی یاخود بۆ ڕۆناچی گڵۆپێک ئەگەر بێتە ناو قوتابخانەکان بە تایبەتی لە کاتی وەرزی زستاندا کاتێک کە هەور و هەڵایە و بە تایبەتی لە دوای نیوەڕۆیاندا بڕوا بکە جارویا بە لایەتی شەحنەوە یاخود مامۆسا بە لایەتی مۆبایلەکەیەوە وانە ئەڵێتەوە وەرە سەر بابەتی ئەوەی قوتابخانەکان چ هۆسەیەکیان لەسەر و بینا قوتابخانە چەند ساڵە دروست ناکرێ پۆلی وایە 40 قوتابی 35 قوتابی 30 قوتابی شتێک کەمتر شتێک زیاتری تایە یعنی هۆسەیەکی زۆر لەسەر قوتابخانەکان هەیە بەم جۆرە پەروەردەکردن و مامۆسایش بەو دەروون ڕووخاوی و نەبوونی ئیمکانیەت و نەبوونی ژیانێکی شایستە یعنی ئەم کەرەستانە لە پەروەردەدا هەمویان داڕماون و هەمویان خراپن تۆ بڕوانە بزانە بەم وەزعە ئەبێ پەروەردە چه حاڵێکی هەبێ بڕوا بکە ئەگەر سێنزەینەوە من بڕۆمە قوتابخانە سەربەم لە پۆلی قوتابخانە تەنانەت پانکەی سەقفی قوتابخانەکە ئیژ ناکات ئەدی وەرە بەم گەرمایە 30 تەلەبە 35 تەلەبە لە پۆلێکا بێ بزانە چ ژینگەیەکی نالەباری خوێندن و پەروەردە هەیە بڕوا بکە ئەم دەسەڵاتە ببەخشە نەمای ئەو دوو دێڕە و پەیامە بنێرم ئەم دەسەڵاتە بۆیەوە لە پەروەردەکات ناوێت تاکیوە شارمانە بێ بۆ ئەوەی ئیدامە بەم ملهوڕی و بەم ناجوەری و شکست خواردووی لە دەسەڵاتدا بدات بۆ ئەوەی خۆیان و کوڕیان بەردەوام بن بەڵام ئەگەر گەل هۆشیار بێ پێم وایە هیچ دەسەڵاتێک ناتوانێت زۆرمی لێ باشە ئەرکی وەزیری پەروەردە چییە لەمڕۆ چه هەوڵێکەیە بۆی مافی مامۆستایان بەدەست بێن ئەفو وەزیری پەروەردە چی بکە ئەرکی چییە لەم هەموو کێشەی مامۆستا قوتابخانەکان نەبوونی ئەم هەموو مافز کە مافی مامۆستایان بە هەموو شێوەیەک زەوت کراوە ئەرکی ئەو ئەبێ لەم کاتیا ئیتر چی بێت واللهی جا وەزیری پەروەردە پێم وایە کاک پشتیوان سادق لە پێشوودا ئەمەش کاگالان لە ئێستادا هەمویان خۆیان بواردووە لە کێشەکانی قوتابخانە و پەروەردە و حاڵ و ژیان و گوزەرانی مامۆستایان هەمویاڵم پەیوەندی بە ئەنجومەنی وەزیرانەوە هەیە ئەم حکوومەتە بە حساب حکوومەتێکی چاکسازی و بەڵام شکست خواردووترین حکوومەتە بە مێژووی 31 ساڵی حکوومەت یاریمی کوردستان بڕوانە ئەوەی تۆزێک چاودێری بابەتە سیاسی و ئابوووریەکەی ئەم هەرێمەی کردێ بە 31 ساڵی ڕابردوو تا ئەم ساتی کە من تایدا دەدوێم هیچ حکوومەتێک بەقەدەر ئەم حکوومەتە داهاتی نەبوو هیچ حکوومەتێک بەقە ئەم حکوومەتە ماگانە داهاتی بۆ نایێتەوە لە بواری ناوت لە بواری سنوورەکان لە بواری ناوخۆ لە بواری بازرگانیکردن لە چەندان بواری تردا کاکە ئەمە وتما شەڕی داعشا بەسەرچاو وتما کۆڤیدات بەسەرچاو وتما شەڕی ناوخۆتان کرد هەزاران کوڕی وڵاتاندا بەکوشت هەر وتمان کێشەمانیە حکوومەتەکەمان ساوە و ئەم هەرێمەمان با لەبار نەچێت بەڵام ناکرێتەوە ئێستا ماگانە سەر و 1 تریلیۆن دۆلار ئەفو دینار داهاتت هەیە بەڵام حاڵ و گوزرانی خەڵک ئاوایە بڕوا بکە ئەم سێ حیزبەی پارتی و یەکێتی و گۆڕان کابینەی نوێیان پێکێناوە بە مێژووی ئەم 31 ساڵە ئەوەنە داهات نەبووە کە ئێستا داهات مەقسەی تدارەکەم ماگانە دێتەوە بۆ حکوومەت بەڵام بەڕاستی بە حکوومەتێکی گەندەڵ و شکست خواردو و هەرچی حیزبەکە شکستیان خوارد مامۆستا ببینەوە سەر پلەبەرزکردنەوە بزانین پەرلەمان لەمڕۆ چه هەوڵێکی داوە ئایا هیچ هەوڵێکی یاوە بۆ پلەبەرزکردنەوەی مامۆستایان جا پەرلەمان خۆی هەیە چکە پێم وا بێت چەند پەرلەمانتارێک ئەم یادداشتیان بەرز کردوێتەوە بۆ پەرلەمان پەرلەمان خۆی هەیە تا ئێمە قسەی لەسەر بکەین پەرلەمان وەکو دیوەخانێکی لێ هاتووە حرمەتمێ طبعاً بۆ ئەو مرۆڤانی کە لەناو پەرلەمانن لە سەرۆکایەتیەوە تاوانیکە وەکو مرۆڤ قسەیان لەسەر ناکەم ئایا پەرلەمان خۆی هەیە تا بتوانێت ئیش بکە پەرلەمان کەی بویسترێ داخرێ
کەی بیسترێکرێتەوە کەی بیسترێ یاسای ناجۆری پێدا تێدەپەڕێن لێ بەرژەوە دیەم حیزبانی دەسەڵات کەی بیسترێ لە دژی گەل بڕیاری تیادراوە ئادەی بزانم چ فراکسیۆنێکی پەرلەمان لەگە خەڵکە ئەوێت ئیش بۆ خەڵک بکە فەرم و بۆ پلە بەرزکردنەوە بە فراکسیۆنێک بێتە گۆ بڵێ کاکە ئەو ئێمە بایکۆتمان کرد تا لە بەرزکردنەوە نەکرێ ئادەی ئێمە ناینەوە ناو هۆڵی پەرلەمان بەتایبەت سێ حیزبە دەسەڵاتدارەکە فراکسیۆنی پارتی فەرم و بایکۆت بکە ئەگەر تۆ لەگە خەڵکی فراکسیۆنی یەکێتی ئەگەر تۆ لەگە خەڵکی فەرم و بایکۆت بکە تا لە بەرزکردنەوە نەکرێ بە بزوتنەوەی گۆڕانیشتەوە مەیکە بەڵام ئایا ئەمە لەگە خەڵکن بەداخوامانە لەگە خەڵک نین و پەرلەمان لای من ئەرشێکی نەماوە ساڵانێکە من پەرلەمان بە بینایەکی کارتۆنی دەبینم کە تەنیا چیان بێت بەرامبەری دەکەن و چۆنیان بوێت ئاوا ئاڕاستی دێت زۆر باشە ماوەستا هاوژین لەو دەرفەتەکەمەی ماوانە دەمەوێت بەڕاستی ئەمە فەرمانبەرانی شارستانی تەنها مامۆستایان ناگرێنەوە تەواوی وەزارەتەکانی تر بەدەر لە وەزارەتە سەربازەکان وەک باست کرد کە پلیان بورسکرێتەوە هەماهەنگی نێوان مامۆستایان و بۆ منە وەزارەتەکانی تر لە خوێنی باڵاوە بیگرە بۆ تەواوی ئەو سێکتەرانی تر لە هەرێمی کوردستان هەن ئەمانەش ئەگەر پاڵپشت و پشتیوانی مامۆستایان ون چکە لە قۆناغەکانی پێشتر بینیمان مامۆستایان پشکی شێریان بەرکەوت بەڵانی زۆریاندا جێگە دەستیشان دیار بوو تا چەندێک زووتر بە ئامانج و مافەکانتان دەگەن وڵات بێگومان ئەگەر ئێمە هاودەست بین بەیەکەوە تەواوی ئەم شەریحانەی کۆمەلگاوان فیئانە بۆ نە مامۆسانی خوێندنی باڵا شارەوانی کارەبا ئاو ئەمانە هەمومان فەرمانبەری ئەم وڵاتین خزمەتی ئەم وڵاتە دەکەین هەرێکە لە وارەکەی خۆیدا ئەگەر ئێمە بەیەکەوە یەکدەست بین بێگومان ئەم دەسەڵاتە جۆمانە دەکرێت بەتایبەت ئەگەر ئێمە بتوانین لە هەولێر ئەم جارە خەڵک ئەمە قوڵ نەکە ئەم زوڵمە بە حکوومەت بڵێ تاکەی ئەم زوڵمان لێ بەتایبەتی هەولێر جوڵانی هەولێر زۆر گرنگە بۆ ئێمە بەڵام سەرنجام سەرمەشقی گۆڕانکاریەکان مێژووەمان پێ دەڵێت سلێمانی سەرمەشقی گۆڕانکاریەکان دەبێت بەڵام ئەمە کەی ڕوودەدا و چۆنە نازانم بەڵام پێویستە ئافم کە پێویستە هەمووان پێکەوە بین بە ئەمە فەزلی خۆمان نەدەین بەسەر فیەکانی مامۆستا ئاسیەوەی هەولێر بەڕاستی لەگەڵ کۆمەڵک چالاکەوان میوانمان بووتی بەڕاستی لەوە نیە ینی ئەو زڵمەی کە لە بچووکترین چالاکی دەیکەین ئەوەندە خرا وەڵامە درێنەوە یانی لێمان مەگرن کە نتوانین هیچ بکەین ینی زەختەکە ڕەنگە جیاواز ڕاستە خۆی بە مێژووی دروستبوونی دەسەڵاتی مرۆڤایەتی لە ڕابردوو لە ئێستاشدا هەموو زڵمێک لە ئەستۆیدا بچڕەوە من پێم وایە خەڵکی هەولێر خەڵکیشی ئازان خەڵکیشی خەفەکراون دەسەڵات زۆر بە شێوەیەکی خراپ مامەڵەیان لەگەڵدا دەکە بەڵام جیاوازی لە نێوان ژینگەی سلێمان و ژینگەی هەولێردا هەیە من قەناعەتم وایە ئەگەر هەولێر ڕۆژێک بوێ دەنگ هەڵبڕێت زۆر بە خراپی دەنگ هەڵدەبڕێت هەڵبژارنی پێشوش خەڵکی هەولێر قسەی خۆی کردووە دڵنیام بۆ ئەم هەڵبژارنش بێتەوە هەولێر باشتر قسەی دوایە تا هەولێر لەگەڵتاندا نەبێت سەرکەوتو نابن لە داواکاریەکانتان وتم سەرمەشقی گۆڕانکاری بەدڵنیایی سلێمانی مێژووامان پێڵێ بەڵام بەبێ هەولێریش کە بتوانن ئەم گۆڕانکاریە دروست بکەن وەڵاجا ئەگەر بکرێ بەبێ هەولێر ناکرێ بێگومان بەڵام بە ئومێدم لە داهاتوو بتوانین ئەوە بکەین زۆر باش ماوەستامە کاتمان کەم ماواگەر پەیامێکی کۆتاییت هەبێ لەسەر بابەتی بەرزکردنەوەی پلەی فەرمانبەرانی شارستانی بە مامۆستا و کارمەند و با بڵین تەواوی ئەو سێکتەرانی کە سەربازی نین چ پەیامێک کۆتاییت هەیە چ قسەیەکت هەیە ئێمە نەمان پرسی بێ یا خۆت زۆر سپاس بۆ بەرنامەکەتان و ئەرکتان کێشا بەو ئومێدەم دەسەڵات گوێیەکیە بێت بۆ بیستن چاویشی هەبێت بۆ بینین ئێمە بۆ داواکردنی مافەکانمان هەرگیز بێدەنگ نابین ئێمە لە داهاتوودا بە شێوەیەکی مەدەنی و زۆر مرۆڤانە بەدەسەڵات دەڵێن تکایە لەوە زیاتر زوڵمان لێ مەکە ئەگەر خوا نەکردە دەسەڵات بەدەنگ داواکاریەکانمانەوە نات دڵنیا بە بۆ داهات و قسەمان دەبێت و ئەم زوڵمە لە دەسەڵات قبوڵ ناکەین ڕێزمێ بۆتان بەڵێ مامۆستا هاوژین عەبدوڵڵا زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر مەمنون زۆر سپاس بەخێر بێت بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست هاوکارمان سامان فەتاح وێتێکی بۆ ئامادەکردن سەبارەت بە سازکردنی ئاهەنگێک بە بۆنەی سەری ساڵی کۆچیەوە کە لەو ئاهەنگەدا بەشدار بۆ کۆمەڵەیەک دیمەنی بۆ تۆمار کردوین فەرموون با پێکەوە بینەروین إلا تنصروه فقد نصره الله
أخرج الذين كفروا ثاني اثنين إذ هما في الغار کەلیمەی فی سەبیل الله ئەو چەند دەقیق دراوە بە من ئەمەوێ ئەمشەو لە خزمەتانە باسی کەم لە پێناوی خوا یانی چی؟ ئەم کەلیمە وتنی زۆر ئاسانە. لە پێناوی خوا وتنەکەی زۆر ئاسانە. کاتێکێ پێت بڵێن مەجنون، شاعیر، کاهین، درۆزن، چاوت لێ سوور کاتەوە، نانت ببڕێ، دەرت کە، عەزیەتت بە، چەندێ تەحەممولەکەی، ئەو پێڵێن لە پێناوی خوا. وشەی فی سەبیل الله لە قورئانی پیرۆزە 70 جار هاتووە. هاتنی هەر وشەیەک لە قورئان ژمارەکەی زۆر بوو، قورسی و گرانی ئەو شتە دەرەخات. جیهادکردن لە پێناوی خوا سەختە، فی سەبیل الله تیا هاتووە. بەخشین لە پێناوی خوا سەختە، وشەی فی سەبیل الله تیا هاتووە. سەرخستنی دینی خوا سەختە، فی سەبیل الله تیا هاتووە. الذين يجاهدون في سبيل الله الذين ينفقون في سبيل الله الذين ينصرون الله ورسوله. ئاسان نییە ئەمانە. ئەی پاداشتەکەیان چییە؟ کەسێک لە پێناوی خوا جەنگا کوژرا، پاداشتەکەی چییە؟ ولا تحسبن الذين قتلوا في سبيل الله أمواتا. ئەو کەسە نەمردووە. بەڵێ نێژین خۆڵەکەین بەسەریان، بەڵام نەمردووە. ئەوە زیندووە لای خوا. ئەوەی ئەبەخشێ لە پێناوی خوا، خوا فەرمێ كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة. ئەوەی کە دینی خوا سەرەخا لە پێناوی خوا هەوڵی بووەدا، خوا فەرمێ چی؟ أولئك هم الصادقون. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. بلاوي أو خالقك كاملا وبياكرام بخشنا يا مهربان فاوني بيت الحرام. مولاي صل وسلم دائما أبدا. لە هەموو ئیشێکا بە تایبەتی لە ئیشێکی گەورەی وەک کۆچە مخالفە نییە و پێچەوانە نییە لەگەڵ بەرنامە ڕێژی و نەخشەسازی ڕێگا بۆ ئەوەی بە سەلامەتی بگەیتە مەقسەد. کەواتە فێر ئەبین لە کۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. مسلمان نابێ بڵێ من مادەم مسلمانم، من مادەم ئیش بۆ خوا ئەکەم، ئیتر پێویست بە بەرنامە ڕێزی و بە ئیحتیاتکردن و بەو شتانە ناکەن. نا، نووری چاوەکان لەگەڵ ئەوەی کە خوا لە 100% پشتیوانی کردووە و مژدەی سەرکەوتنی ئاوەتێ، بەڵام وردەکاریەکی کردووە لە کۆچە، هیچ ئەندازیار و هیچ قائیدێکی عەسکەری، هیچ خەبیر و جیۆلۆجیەک نەیکردووە و ناتوانێ بیکا. بۆیە هەمیشە لە کارەکانتانە پشت بەخوا ببەستن و لە کارەکانتانە بەرنامەدا بنێن بۆ ئەوەی بگەنە ئەنجام و نەتیجە. هەتا تەجەلی خوا لە عالەما بکا ظهور.
باگری گوڵی چەمەند چیا ببێتە کێوی تور فریشتە و ئادەمی بڵێن هەتا ئەبەد لە خوار و ژوور سەڵاتی حەق لەسەر شەهێ کە شەق ئەکا قەمەر لە دوور سەلامی حەق لەسەر مەیە کە ئەسپی خۆر لە غارەکە بەڵە بەڕێزان دەچینە ناوبڕێکی کورت و دواتر دەگەڕێنەوە لەگەڵتان بەردەوامی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بە ناوی خوای گەورە دیارە هەمومان بە چاوی خۆمان نەخۆشی کۆڕۆنا و ناڕەحەتیەکانی نەخۆشی کۆڕۆنامان بینی. بۆیە بەکارهێنانی ئەم ڤاکسینی کۆڕۆنا ئەرکێکی هەنووکەیی هەموو تاکێکی کووردە. یەکەم لە ڕووی تەندروستی مرۆڤەکە خۆیەوە ئەگەر بێت و ئەم ڤاکسینە بەکاربێنێ خوا نەخواست تووشی نەخۆشیەکەیش ببێ بە ئاسانتر دەیگرێت و کەمتر تووشی ناڕەحەتی دەبێت. لە ڕووی کاری ڕۆژانەیشیەوە ئەگەر بیەوێ ئیشەکانی ڕاپەڕێنێ بەبێ ئەو کارت و ڤاکسینە ئیشەکانی بۆ ڕناپەڕێت. لە ڕووی دینیەوە ئەرکێکی دینیە چونکە ئەگەر ئەو مرۆڤە ڤاکسینەکە بەکار نهێنێ بەهۆی ئەوە مرۆڤێکی تر تووشی نەخۆشی ببێ ئەمە گوناهی ئەگا چونکە بۆتە هۆکاری ئەوەی کە لە ڕێگەی ئەمەوە مسلمانێکی تر لە نزیکەوە بێتە هەڵگری ئەو نەخۆشیە کە ئەیتوانی لەوە پێش ئەو بەهۆی ئەو دەرزیەوە تووشی ئەو نەخۆشیە نەبێت. ئێمە لێرە وەکو لیژنەی باڵایی فتووا سلەیمانی داوا لە هەموو هاوڵاتیان ئەەکەین ئەوانەی کە ئەو دەرزیان بەکار نهێناوە ئەو ڤاکسینەیان بەکار نهێناوە هەوڵ بدەن کە ڤاکسینەکە لە خۆیان بدەن بەکاری بێنن بۆ ئەوەی تا هەموو لایەکمان پارێزرا و تەندروست بین خوای گەورە هەموو لایەک بپارێزێت. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 138 پەنجەرە. بۆ هەمومان ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بەمبینیە ئەو جپسەی وێنەی نییە هەردامێکی بێخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ دینیە هەندی نییە جپسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان دەچینە بڕگەی پەیامنێران بۆ وەرگرتنی زانیاریەکانی ڕۆژ لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. سەرتاش دەچین لە لای پەیامنێرمان جەلال جەباری لا چەمچەماڵ. جەلال سڵاوت لێبێ و کاتت باش زانیاریەکانی ئەمڕۆی چەمچەماڵ چین ئەگەر بۆمان بگوازیتەوە فەرموو. بەڵێ سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش دیارە منەمەوێ بە بابەتی بێئاوی دەست پێ بکەم. لە ماوەکانی ڕابردووە قسەی زۆر لەسەر بابەتی بێئاوی کراوە بە تایبەتی لەگەڵ هاتنی وەرزی گەرما و هاویندا. بەڵام من دوای دراسەکردنیشی ورد
ئەمەوە هۆکارەکانی کەماوی ئەم سنوورە بخەمە ڕوو هەم بۆ ئێوە هەم بۆ بینەرانی بەڕێز دیارە ینی کۆمەڵێک هۆکار وای کردووە ئەم شارە بە درێژایی مێژووی بێ ئاو بێ یەکێک لە هۆکارەکان نەبوونی پلانی حکوومەتی هەرێمە لە ماوەی 31 ساڵی حکومڕانیە دیارە پلانێک نەبووە لەگەڵ ئەوەی لە ماوەکانی ڕابردووەوە خۆیان ئەڵێن تاکە چارەسەر بۆ کێشەی کەم ئاوی سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەی تەکێ و شۆڕژ ڕاکێشانی پرۆژەی ئاوی گۆبتەپەیە بەڵام لە ماوەکانی ڕابردووە ئەم پرۆژەیە چەند جارێک پارەی بۆ دەرچووە بەڵام بە بیانووی بێبنەماوە جێبەجێ نەکراوە و من ئەمەوێ ئاماژەش بۆ بکەم کە ئاوی زەی بچووک لە سنووری گوندی گۆبتەپەی ناحیەی ئاغجەلەر کەمتر لە 45 کیلۆمەتر لە قەزای چەمچەماڵەوە دوورە واتە ئەگەر حکومڕانانی هەرێم لە ماوەی ئەم 31 ساڵی حکومڕانیانە هەر ساڵی 1 کیلۆمەتریان لە ئاوی گۆبتەپە ڕابکێشایە بۆ چەمچەماڵ ئێستا پرۆژەکە لە کۆتایە بوو بۆیە یەکێک لە هۆکارەکانی کەماوی سنوورەکە نەبوونی پلانە لە ماوەکانی ڕابردووە دووەم نەبوونی پرۆژەی ئاوی سربەخۆیە بۆ سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری دیارە ئەو ئاوەی کە ئێستا ئەدرێ بە سنووری قەزای چەمچەماڵ هێڵی دوی دوکان سلێمانیە ئەو هێڵەیش وەکو پێویست ناگا بە سنوورەکە بە حکمی ئەوەی کە کۆمەڵێک هۆکاری ترن لە دوایە ڕوونیەکەم و یعنی یەکێک لە هۆکارەکان ئەو زیادە ڕۆیانەیە کە کراوەتە سەر تۆڕەکانی ئاو واتە زیادە ڕۆیەکان وەکو بەرپرسانی ئاوەڵێن لە سنوورەکەیە ئەڵێن لە سەدا 30 بۆ 35 ئاوی سنووری قەزای چەمچەماڵ بەهۆی زیادە ڕۆیەکانەوە ئەڕوات و بەشێک لە زیادە ڕۆیەکان بە تاکید لەلایەن خەڵکانی بەرپرس و دەستڕۆیشتووە ئەنجام دراوە تا هۆکارێکی تر ئەو زیادە ڕۆیانەیە کە کراوەتە سەر بۆڕی ئاوی ئەو بۆڕی کە لە تاسڵوجەوە ئاوەگەێنێ بە چەمچەماڵ هۆکارێکی تر دیارە تەمەنی ئەو بۆڕیانی کە ئاوەکە ئەگوازێتەوە لە ساڵی 1970ەوە دانراوە ئەو بۆڕیانە کە دیارە جۆرەکەی کاست ئایرۆ ناوین بە دووادا چوونم بۆ کردووە و تەمەنی بۆڕێکە تەنها 25 ساڵە واتا بوو ئەو بۆریانەی کە ئاوی قەزای چەمچەماڵ ئەگوازێتەوە لە تاسڵوجەوە بۆ چەمچەماڵ لە ساڵی 2012 سەرجەمیان بگۆڕدنایە بەڵام تا ئێستا هەر ئەو بۆریانەیە ئاوەکە ئەگوازێتەوە بۆیە هەندێک جار ئەو بۆریانیش تووشی شکان دەبن و کێشەکە قوڵتر ئەبێتەوە ئەمە بە کورتیەک ئەو هۆکارە سەرەکیانە بوون کە هۆکاری کەم ئاوی سنووری قەزای چەمچەماڵن و من ئەمەوێ ئاماژە بە شتێکی تریشکەم دیارە بۆ هەر 24 کاتژمێرێک سنووری قەزای چەمچەماڵ و هەردوو ناحیەی تەکێ و شۆڕژ بڕی 6,000 متر سێجا ئاوی پێویستە بەڵام لە ئێستای ئەو بڕە ئاوەی کە لە تاسڵوجەوە دەگات بە چەمچەماڵ کەمترە لە 30,000 متر سێجاوە تا کەمتر لە نیوە دەکات بۆیە ئەم هۆکارانە وای کردووە کە قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری بە درێژایی وەرزی هاوین و ئەتوانین بڵێن وەرزی بەهاریش بێ ئاو بن و بەشێک لە گەڕەکەکان ئەسەرەی پێدانی ئاوان لە نێوان 12 ڕۆژ و هەندێک جار بگا بە 2 هەفتەیش واتە لە مانگێکە هاوڵاتیانی قەزای چەمچەماڵ تەنها 2 بۆ 3 جار ئاویان پێ ئەدرێ کە هەر جاری 3 کاتژمێرە واتە لە مانگێکە هاوڵاتیەکی یاخود ماڵێکی قەزای چەمچەماڵ 6 تا 9 کاتژمێر ئاوی خواردنەوەی پێ ئەدرێ ئەمە بابەتی کەم ئاوی بوون بابەتێکی تر ئەمەوە قسەی لەسەرکەم دیارە دیاریکردنی نرخی مۆلیدە ئەهلەکانە کە لە چەند ڕۆژی ڕابردووە هاوشێوی بەشێک لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان لەلایەن لیژنەی مۆلیدە ئەهلەکانەوە نرخەکە دیاری کرا دیارە لەگەڵەوەی قەزای چەمچەماڵ تا ڕادەیەک بڕی پێدانی کارەبای نیشتیمانی باشە واتە لە شەو ڕۆژێکدا 18 بۆ 90 کاتژمێر بەسەرێکەوە کارەبای نیشتیمانی ئەدرێ بە هاوڵاتیان و مۆلیدەکان تەنها 5 بۆ 6 کاتژمێر کارەبادەن بەڵام دوێنێ نرخی مۆلیدە کە دیاری کراوە 9250 دینار بۆ ئۆرەمپێرێک کە دیارە هاوڵاتیان پێیان زۆرە ئەو بڕە بەڵام ئەوی من قسەم لەگەڵ سەرۆکی لیژنەی مۆلیدە ئەهلەکان کردو باسی لەوە کردووە مۆلیدە ئەهلەکانی سنوورەکە لە ماوەی مانگی تەمموز داوە تا مانگی 132 کاتژمێر و نیو ئیشیان کردووە بۆ هەر کاتژمێرێک 67 دینار دانراوە کۆی گشتی ئەکات بە 9250 دینار و هۆکاری ئەوەی کە باسی لەوە کرد کە نرخەکە گرانە دیارە هۆکارەکەی بۆ بەرزبوونەوەی نرخی گاز هاوشێوەی نرخی بنزین و نەوتیش لە ئێستا نرخی گاز لە بەرزبوونەوەی بەردەوامایە واتوانین بڵین دووهێندە بۆتەوە کە لە ماوەکانی ڕابردوودا نرخی هەر لیترێک گاز تەنها 500 دینار بوو لە ئێستا 1000 بۆ 1050 بۆ 1100 دیناری شتێ ئەپەڕێنە هەندێک کات واتە هۆکاری گرانی نرخی ئەمپێری مۆلیدە ئەهلەکان گرانی نرخی گازە و هۆکارێکی تر منەمەوێ هەر ئاماژە هەر لە بابەتی بڵین سوتەمەنیە ئاماژە بە جیاوازی نرخی بنزین کەم لە نێوان ئێرە و کە قەزای چەمچەماڵ و ناحیەی قەرەهەنجیر کە تەنها 20 کیلۆمەتر لە ئێمە دوورە دیارە ئەتوانین بڵین بۆ هەر لیترێکی بنزین لە نێوان ئێرە و ناحیەی قەرەهەنجیر بڕی 1000 دیناری فەرقە دیارە لێرە نرخی بنزین بەراورد بە ڕۆژانی داهاتوو تقریبا 50 تا 100 دینار دابەزیوە بەڵام لە ئێستا نرخی 1 لیتری نۆرمال 1200 دینارە و محەسەن و سۆپەر 1350 بە 1450 بەڵام وەک ئاماژەم پێکرد
لە ناحیەی قەراهەنجیر نرخی 1 لیتر بنزین تەنها 450 دینارە بەڵام بە کۆبۆن واتە ئەبێ ئەو هاوڵاتەی کە سەردانی بنزیخانەکە ئەکا فۆرمی سەر بە پارێزگای کەرکووک بێ و کۆبۆنی تایبەت بە وەرگرتنی بنزینی پێبێ بۆیە بەشێک لە هاوڵاتیان بە ناچاری لە ئێستا سەرقاڵی ئەوەن کە کۆبۆنەکانیان نەقڵکەنە سەر پارێزگای کەرکووک بۆ ئەوەی ڕۆژانە سوود لەو بنزینە هەرزانی ناحیەی قەرانجیر وەربگرن لەگەڵ ئەوەی کە نرخەکەی هەرزانە لە ڕووی کوالێتشەوە زۆر کوالێتی لە بنزینی ناوچەکانی هەرێمی کوردستان بەرزترە. کۆتا بابەتە ئەمەوێ ئاماژەی پێ بکەم ڕەوشی کەشوهەوایە لە سنوورەکە دیارە ئەمەوێ ئاماژە بە ڕەوشی کەشوهەوا بکەم بۆ 5 ڕۆژی داهاتووە تا ڕۆژی یەکشەمەی داهاتوو کە 7 مانگ دەکا دیارە ئەمڕۆ بەرزترین پلە 45 پلەیە بە 29 سبەی 44 بە 29 دوو سبەی 45 بە 29 ڕۆژی شەممە 45 بە 31 واتە تا ڕادەیە لای سەری یاخود بڵین بەرزیەکەی بەجێگیری کراوی ئەمێنێتەوە بەڵام نزیمترم پلە گۆڕانکاری بەسەرا دێ و هەر لە ڕۆژی شەممەشدا بە جۆرەی سەرچاوە کەشناسیەکان بڕێکی باش لە بارانبارینی داوە بە بڕی ڕێژەی لە 100 زیاتر لە 8 و بۆ ڕۆژی یەکشەمەی داهاتوویش ئەکا بە 45 بە 32 پلەی سەدی ئەمە کۆی زانارەکان بوو لای من ئەگەر پرسیارێکی تایبەتتان نەبێ من ئەگەڕێمەوە لای ئێوە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان جەلال جەباری سپاس بۆ تەواوی زانیاریەکانت. بەڵێزان لە درێژە و چالاکیانەی هاوکارانمان بۆیان ئامادەکردین یەکێک لەو چالاکیانە هاوکارمان لە هەولێر چۆتە پرۆژەی لەبەرکردنی سۆڕەتی مولک لەوێ ڤیدیۆکی بۆ ئامادەکردوین پێکەوە بینەریدە. ئێمە وەکو تەلەڤیزۆنی نور بۆ قورئان و فەرموودا هەروەها ڕادیۆی نور بۆ قورئان و فەرموودا بە هەماهەنگی لەگەڵ ڕاگەیاندنی مەڵبەند هەستاین بە سپۆنسەرکردن و بە ئەنجامدانی پێشبڕکێی لەبەرکردنی سوورەی ئەلمولک. خۆشبەختانە ژمارەیەکی بەرچاو لە خوشکان لە برایان بەشداری ئەو پێشبڕکێیان کرد و توانیان ئەو سوورەتە لەبەر بکەن بە تەفسیرەوە تەبعاً 300 کەس توانیان پلەی زۆر باشە و نایاب بەدەست بێنن ناویان بچێتە تیر و پشکەوە ئینشاءڵڵا بۆ داهاتوو ژوا دەکەینکەوە ئەو جۆرە پرۆژانە بەردەوامیان هەبێتن بۆ ئەوەی زیاتر لەگەڵ قورئان تێکەڵ بین و زیاتر قورئان لە ژیانی ڕۆژانەماندا ڕنگ بداتەوە. پرۆژەی لەبەرکردنی سوورەتی ئەلمولک بە تەفسیرەوە ئاهەنگی پرۆژەکە ساز دێن بۆ دابینکردنی خەڵات پێدانی خەڵات بەو بەڕێزانەی کە توانیان نمرەی کامل بەدەست بێن لە ڕێی تیر و پشکەوە 20 خەڵاتمان دابین کردووە کە خەڵاتەکان خەڵاتی یەکەم 250,000 خەڵاتی دووەم 150,000 خەڵاتی سێم 100,000 خەڵاتی چوارەم 75,000 خەڵاتی پێنجەم هەتا نۆیەم قەڵەمی قورئانە لە باشترین جۆرەکەیەتی خەڵاتی دێم هەتا بیستەم کتابی معالم السنة النبوية صلى الله عليه وسلم. ئەو پرۆژەیە 708 کەس بەشداری کردە سوپاس بەخوا خەڵکێکی باش بەشداری کرد ئەمڕۆ ئاهەنگەکەی ئەنجام دەدەین ئەم پرۆژەیە لەلایەن ڕادیۆی نور بۆ قورئان و فەرموودە و تەلەڤیزیۆنی نور بۆ قورئان و فەرموودە ئەنجام دراوە. گرنگیەکە زۆر باشە هیواداری خەڵکانی تریش زیاتر و زیاتر بەشداری تێدا بکەن کارێکی زۆر باشە هیوادارم کاری لەو باشتریش ئەنجام بدرێتن و خەڵک تێدا زیاتر بەشداربی و زیاتر ئاشنابی بە ئاینی ئیسلام و زیاتر لە ئاینی خۆیان تێبگەن و زیاتر ئاشنایەتی پەیدا بکەن و جێگای دڵخۆشیە. بەدارم ئەو بەها گەورانە هەموو کاتێک ینی دووبارە بێتەوە بەڕاستی منش زۆر خۆشحاڵم کەوا دەرچووم لەسەر سەد نەوەتمێنا لە سوورەتی ئەلمولک بە تەفسیرەوە بەڕاستی خۆشحاڵی خۆم دەردەڕم زۆر دڵخۆشم هیوادارم هەموو کەسێک دەربچێت. دەستخۆشی لە تەلەڤیزۆن و رادیۆی نور دەکەم بۆ قورئان و فەرموودە هیوادارم بەردەوام لەسەر پرۆژاوەک و ئێمە وەکو بەشداربیەک استیفادەی باشمان لێ کە الحەمدوللا بە تەفسیرەوەش بوو خێرێکی دنیای هەیە و هەم قیامەتیشی هەیە و داوا لە هەموو خوشکان و چین و تێژە دەکەم کە بەشدار بن لە کار و پرۆژەیەوەها
چکە قورآن تاکە کتێبە کە خوای گەورە لەسەر خینەوەی هەم چاکەی وەردەگری لە دنیا و لە دوا ڕۆژدا وەکو قوتابیەک بەشداری ئەو پژوژێم کردیە سەتم هینە زۆرش دڵخۆشم هیوادارم منداڵانیش چاو لە من بکەن ئەلحەمدولیلا کە سوورەتی مولکیشما و بە تەفسیرەوە لەبەرکردنی سوورەتی مولک بە تەفسیرەوە بەڕای من شتێکی زۆر باشە چونکە قورئان خوێندن بە معناوە زۆر باشە یعنی زیاتر لی تێبگەی زیاتر لێ وردبیەوە هە زۆر باشە زۆر سپاسی و کەسان دەکەم کە هەڵسەوم بە دانانی ئەم پرۆژەیە خوای گەورە پاداشتان بداتەوە پێویستە هەم کەسێک بەژاری لەو جۆرە پرۆژانە بکاتن وڵایزان باوکاری هاوکارانمان لە پێیان و هاوکارە شەیدا بگۆ بابەتەکانی بە پرۆگرامی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ